بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. سلامي خوي گەورەتان لەسەر بێ بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵین کەوا لە ئەڵقەیەکی تردا لە خزمەتتان داین لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا. لە ئەڵقەی ئەم جارەشماندا لە خزمەت چەند جیاوازێکدا دەبین کە لە قورئانی پیرۆزدا هاتووە. لە دەستپێکدا باسی جیاوازی وشەی ڕوئیا و حلم دەکەین کە هەردووکیان بە مانای خەو یاخود خەون دێ، بەڵام لە زمانی قورئاندا ئەم دەستەواژانە جیاوازیان تێدایە. لەگەڵ جەناب مامۆستا تاوتێم بابەتە دەکەین. جەناب مامۆستا بەخێر بێ. رحمەتی خوای گەورە لێبێ مامۆستا. خوای گەورە سەلامەتتان کە ڕەبی. مامۆستا قورئان باسی وشەی ڕوئیای هێناوە، باسی حلمی هێناوە، جیاوازی ئەم بابەتانە لە چیدا جەنابەت باسی لێ بفەرموون؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە پاداشتی بەڕێستانات مامۆستا بەڕێز. دیارە وەکو باسمان کرد لە قورئانە هیچ شتێک ڕاستەوە هەردووچیان دەلالەت دەکەنە سەر خەون یا خەوبینین، بەڵام ئیلا لە سیاقی خۆیانە جیاوازی ورتەیە لە بینی ئەم دوو شەیەدا. دایمەن ڕوئیا بینینێکی ڕاستەقینەیە، دوور لە غموز، دوور لە چاواشەکاری، شتێکی بینینێکی ڕاستە. الرؤیا من الله. دائما ڕوئیا نیشاندانێکە لەلایەن خوای پەروەردگارەوە کە زۆرە لە پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەبێت سەرەتای وحیان بە ڕوئیا دەستی پێکردووە. یان دەڵێن هیچ جۆرێک لە جۆرەکانی وحی بریتی بووە ڕوئیا الئەنبیاء حەق، وحیون، ئەواتە خەو بینینی پێغەمبەران وحی بووە. یەکێک لە إني أرى في المنام أني أذبحك کە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت لە خەوا دەبینێ کە کوڕەکەی سەر دەبڕێت. ئەمە جۆرێکە لە بینینی ڕوئیا. بەڵام ئەحلام دائما هەر خەونە، بەس الحلم من الشيطان. دائما خەون حلم لە شەیطانەوەیە. ئەضغاث ئەحلام ینی ئەو خەونانەی کە تێکەڵ و پێکەڵ و بێسەر و بەرن، معناکانیان کابرا دەبینێ لە خەوا سەرم لێ بۆتەوانێ و نازام چی و ڕام دەکرد و دەنگم دەگیرا و هاوار و سواری کرد دەبێتە سارە و سارە دەبێتە پشیلە و ئەم شتە سەیرە سەیرانە ئەمە حلومە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسێ هات بۆ لای تێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە خەوا بینیم سەرم لێ ببۆ. دوای بە دوی کەوتم بەسەر عەردی گرتمەوە و لەسەر شوێنی خۆی قایمم کردەوە. ئەوە چییە؟ فەرمی فەلا تحدث الناس بتلاعب بالشيطان بك في منامك. کاکە ئەو قسەی بە خەڵکی باز مەکە، شەیطان لە خەوا گاڵتەی پێکردووی تۆش دەستی بە خەڵکی باز دەکەی. واتە حلم جۆرێک لە گاڵتە پێکردنی شەیطانە لە خەوا. ئەمڕۆ ئەو جۆرە خەونانە یەکجار زۆر. قالوا أضغاث أحلام، کاتێک کە ئەم دەڵێ وقال الملك إني أرى 7 بقرات، ئەوە ئیوی خەونیشی ڕاستەقینە بووە، بەس ئەوان چووکە نەیانزانیوە کوێنە ئەمە خەونی شیاطینی و تێکەڵ و پێکەڵا هیچ معنایەکی نییە. یان بل قالوا أضغاث أحلام بل افتراه. يعني ترجع لإنكاري مشركين بو وحي بيغمبرانا. يعني أوان كتوانا أوي إيو باسي دكن خوني شتيكالو بيكالو خيالاتو وهميك إيو بو خلشي باز دكن. يعني زيادة لو رانقيوا هنا الرؤيا موصل أو خويك زيادة باولين خويك الأخواوية، یان مژدەی تێدا، یان ئاگادارکردنەوەی تێدا، یان ڕێنمایی تێدا، ئەوە ڕوئیایە. بەڵام حلم ئەو خەونێکە لە شەیطانەوەی زیاتر شتێکی ناڕەحەتکەرە، ئیزعاجکەرە. خۆی ئیشی شەیطانیش ئەوە کە مرۆڤ بەتایبەت کەسی موسڵمان ناڕەحەت کات و بێزاری کات و بێتاقەت کە خەم و خەفەتی بۆ دروستکە. ئینەمە النەجوە من الشەیطان لیەحزن الذین ئامنوا. یەکێک لە ئیشەکانی شەیطان ئەوە کە حوزن و دڵتەنگی و خەم خاتە دڵی کەسی بڕوادارەوە. مامۆستا لە فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتوە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ خەو سێ جۆرە، یان لە خواوەیە، یان لە شەیطانەوە، یاخود حەدیث النەفسە، قسەکردین بەڵێن ئەوەی کە شتێک ئینسان بە خاڵەت بینیوێتی یاخود لە مێشکدا شتێک خەزم بووە لێ دەدرێتەوە. ئەوەی جەنابەت باس کرد لە قیسەکەی خەوەکەی مەلیکی میسر، مامۆستا زۆر جوانە. قال الملك إني أرى في المنام إني أرى 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف. دڵ ئەڕە کەواتە ئەو ڕوئیایە. بەڵام کاتێکە جادوگەرەکان ناتوان وەڵایم دەنەوتن قالوا
أضغاث أحلام وما نحن بتأويل الأحلام بعالمين كواتا قلت أنا مخويكي تيكالو بيكالا هذا استواجهها قرآن جاي كردونتو أو الرؤيا أو باسي أضغاث أحلام دكا كواتا أو أضغاث أحلام بو خويك كخوي الشيطانة زاتر خويك كبيمانا تيكالو بيكالا خويك شتي خوشي تدانيا بو شوازة مامۆستا زۆر جار ڕوئیان مەرج نییە هەر شتێک بێت لە خەوا بێ ساوی دەڵێ ڕوئیان بۆ هاتووە بەڵێ یان تەسەووڕێکم بۆ دێ یان بیلکردنەوەیەکی قوڵم هەیە لە شتەکەی سای وا دەڵێ خەونی پێوە دەبینم خەون بینین معنای ئەوە یعنی حەز و خولیایەکە هەیەی ئەو کەسە ئەمەش بە ڕوئیا هاتووە ئێستا سیرکە مامۆستا لە قسەکەی یوسف سەلامی خوای گەورەی لەسەر بێت باسی سێ جۆرە خەون دەکا بەڵێ یعنی کۆمەڵگای دابش کردو بۆ سێ چی بەڵێ ئومەڕا بەڵێ عولەما عامە بەڵێ یان ئەوەی خەڵک بەشێک دەسەڵاتدارە بەڵێ یا بەشێک زانایە بەشێکی جەماوەرە بەڵێ هەرچیان ڕوئیان هەیە بە زۆری زانایان ڕوئیان چییە خەومەچیەوە دەبینن بە دینی خەڵکەوە باشە جوانە ئەدی دەسەڵاتداران خەون بە ژینی خەڵکەوە دەبینن بەڵێ ئەی جەماوەر خەون بە ژیانی خۆیەوە دەبینێ جوانە سێری لە قسەکەکە يعني عالمك يوسف سلامي خوي قولي لسربي يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتني ساجدين يكسد يدا قابا وشيك أما دبيت بياوكي قورو خم خورق لو ملته ودبيت بيغمبري شيخوا يعني خم لجيني ديني خلق دخوا بلى أي ملك قال إني أرى 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف وسبع سنبلات خضر يعني باسي دو شدكا فروي حيواني فروي نباتي باسي او دوشتانا جاني خلقي لسا بيوستا يعني اويش خون بويدو شون خبل جاني خلق بخوا اي او كان صاحبي سجن ودخل معه السجن فتيان قال احدهما اني اراني اعصر خمرا اويتر وقال الاخر اني ارى احمل فوق راسي خبزا هذا كبيلوي خذ خاطر ولو بيجي خوي شلون ورجي خوي تيربي زعبوي خون رؤيا ئەمەشی لێ وەردەگیری ئەنی مامۆستا لە قسەکەی جەنابەت ئەوە ڕای کێشاین بۆ شتێک مرۆڤ لە قەدەر گەورەی بیرکردنەوەی خەونەکانی گەورە دەبن سام دوو هاوڵەی سجن هەر خەمی خۆیان بوو خەونیان بەخۆیان چوو مەلیک خەمی تقریباً خەڵکی هەر لە ئەسۆدا ئەگەر ژینی خەڵک خۆشکە کەواتە خەونەکەی بەرفراوانتر بوو پەیوەندی بە ساڵ و بەژانی خەڵکەوە بوو کە دواتریش 7 ساڵی وشکە ساڵی 7 ساڵی تێر و تەسە لە باران و خۆشگوزەران دێتە پێش و 7 ساڵی وشکە ساڵیش بە دوادادێت باسی خەمی خەڵکە لە دوایش دەماوەستە ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون هەر لە باسی خەڵکە بەڵام ئەگەر قەزیەکە گەورەتر بێ کە پێغەمبەران گەورە بوون بە گەورەیش بیریان کردووە سەلامی خوا لەسەر بێ يا أبت إني رأيت 11 إني رأيت 11 كوكب والشمس والقمر رأيتم لي ساجد أو سبزوري لباس الرؤيا لسياق بيغمبران داهاتو بلى سلام إخوانس استخوي ولقد صدق الله رسوله الرؤيا بالحق لا تدخلن المسجد يعني كباسي إبراهيم لك السلام إخوي إني أرى في المنام أو أنا حلم تشتي وأنشتي حق بوا وحي بوا بلان بزوري أو خلقي ترى عام خلقك بزوري حلم بوا زور جوانا موسى كمش لباسك دور دكيونه بلام اشتيك بلام وجرينجا پیغمبر خدا فرمى صلى الله عليه وسلم إذا اقترب الزمان لم تكد تكذب رؤيا المؤمن كالسربدي هاتني قيامة نزيك لبيتوا خوي بروادار نزيك بدرون أخرتوا نزيك بدرون أخرتوا لم يبقى من النبوة إلا الرؤيا الصالحة يعني إلا الرؤيا الصادقة پیغمبراتي بس خوي راسي لما تفرمي الرؤيا ودفرمي الرؤيا الصادقة يعني الرؤيا الصالحة جزء من 46 جزءا من النبوة بشكل تلو شش بشي بيغمراتي الإمام مالك كان برسي رحمة خوالي سربي آية همو كسيك دتواني خون لك داتو فرمي أبي النبوة يلعبو آية بيغمراتي ياري بيدكريت أما بشكل تلو شش بشي بيغمراتي شون أمو كسيك تواني هاي لك داتو كواتا مصار رؤيا أويكا خويكي باشو خوشة زياتريش لقرآن دابو باسي بيغمران هاتوا
یاخود ئەگەر باسێک هاتبێت زیاتر ئەو خەونە ئەگەر غیری پێغەمبەران بێ خەونەکە لەخوا بۆ حەق بۆ ڕاست بووە بەڵام حلم ئەضغاث و ئەحلام زیاتر خەونی شەیطانی و بۆ عەقڵە لاوازەکان یا عەقڵە پوچەکانی ئەحلام هاتووە ئەحلامات يعني أولو الأحلام يعني خاون خوي قرد فرمي أم تأمرهم أحلامهم بهذا يعني آية عقل بوشكاني خوان فرمانا وابيدا كوابكن وتالليري يا عقلك زور صحيح نبي زور فاهم نبيت بأحلام هاتو بس كانت خوش بيجانا موسى خوي قرد بعدش دا تواب بس خواسي كتير ما وصل لسر بابتي إتمام وإكماله قورآن باسی ئەم دوانە دەکە بە معنەی تەواوبوون بەڵام دەبینین مثلا لە ئەواتەی لە حەجەت الوداعدا دەبەزێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا دەفەرمێ أكملت لكم دينكم باسی ئیکمال و وأتممت باسی ئیتمام دەکا جیاوازی لەم بابەتانە لە چیدا ماوەسە بەڵێ دیارە مامۆستا ئێمە شتێکمان هەیە دین و ژین بەڵێ ئەوە تەواوکەری یەکترن یعنی دین منهەجی ژینە بە زۆری دین لەلایەن خواوە هاتووە تەواو بە تەواوەتی هاتووە بەس ژین دەستکردی خۆمانە دایمە نەقسی تێدایە جوانە يعني اليوم أكملت لكم دينكم باسی دین أي باسی دينا واتا دينك تاو لا يقبل الزيادة والتغيير بويا إما لا أوش هشتك مان هيدلين هشتك لدينا زياد بكري بدعة من أحدث في بس هشتك لدينا زياد بكري إبداع جوانا يعني إما ثابت مان هي متغيرات مان هي جوان بشيك لدين ثابتة أو بشيك بيوسيك بس أويك هاد دينا بلام تداخل الجين ده كلا ويقراني بس هذا أما متغيرة أما قراني بس هذا كوتا لأصول دا مجال ثانية لأصول داني معنا اتبعوا ولا تبتدعوا يعني فقد أوانا كفيتم استاد بوشي تماشاكا بوشي پیغمبران صلى الله عليه وسلم إخوان عليه بيت الصلاة والسلام يعني عقيدان يكبو بس شريعان جواز بو عقيدة أصولها بس شريعة لكل جعلنا منكم شرعة ومنهاجا يعني أم شريعة ببي زمن قراني بس داهاتو بيوزبو بجيانوا فتواي تازي بيوزبوا رول قران كاري بس داهاتوا بويا هشتك باسي دين بيت كمالا باسي جيم بيت تماما يعني لا فرموديك قولك هي لزانان ده فرمون جاء عيسى بالجمال وجاء موسى بالجلال وجاء محمد بالجلال والجمال يوي تماما يوان او نبوة إكمال أو إتمام واتا اگر او بشيكي دين هب والجلال بس بشي لي برديو ريز وحرمة اوانا هيج احكامي تريتي لا نبو ديني عيسى السلام خواه يقول ديني موساش بزوري جهد وجهاد ومقاومة وشرب كواتا بلان ديني پیغمبر عليه الصلاة والسلام جاء بالكمال لبد اوي هم عفو صفحكي عيسى تدابوا هم جهد وجهاد ومقاومة كي عيسى موساش تدابوا واتا كمالي كردوا جوانا بويا ليري ادقينا او حقيقتها تمام بيوسط بجين هو قابل زياد بوني هي وسا اتمامي زياتر لباسي نعمته واتممت عليكم نعمتي شكون نعمتك كان ناج مردين والروج بروج نعمتك كان لسر ما زياد دبن وان تعودوا نعمه الله لا تحصوها نعمتك كان خناج مردين وندا رجان زوره بلام دين او دينك اخوا داينا مجالي زياد وكميتانيا بفرائز وبسنن وكامل بو كامل وشامل إدي بيوسي إيش نقصي كتانة تابوي بركينه زيادة كتانة للا بركوات إكمال الدين لقل إتمام النعمة نعمتيش قابل ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق نعمتك لقل وان شكراها بس ليرا كان لقل توشي دكين بعثت لأتمم مكارم الأخلاق يعني پێشتری شەبوو ئەخلا هەبووە بەڵام ئەم ویستویتی تەواوتریکە ئێستا مەجال هەیە زیاتریش تەواو بکرێ واتە لێرەیە سەد نەبووە بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە مامۆستا لە باسی اليوم أكملت لكم دينكم پرسیارێک دێتە پێشەوە ئایا شەریعەتەکانی پێشتر کامڵ نەبوونە تا خوای گەورە دەفەرمێ بۆم کامڵکردن لە ڕاستیدا ئەمە دوو شتی تێدا هەیە یەکەمیان شەریعەتەکانی پێشتر
بۆ سەردەمێکی دیاریکراو نێردراون بۆ خەڵکێکی و منتیقەیەکی دیاریکراو نێردراون بۆیە هەموو وردەکاریتانە بەشی هەموو خەڵکی سەرزەوی بکە و یاخود بەشی هەموو زەمان و مەکانە بکە ئیلا قیام الساعە. بەڵام ئیسلام موقعی بووە، دینێکی موقعی بووە، جوگرافیایەکی دیاریکراوە، زەمانێکی دیاریکراوە. بەڵام ئیسلام بۆ زەمەنی تا ئیلا قیامی الساعە تا قیامەت بەرپا دەبێت بۆ هەموو سەرزەویشە ئینا ئەرسەلناکە کافەتە للناسی بەشیرە وەنەذیرە. کەواتامە لەلایەکە دینەکە کە دەفەرمی ئەکمەلت لەکم دینەکم، لەلایەکی تر مامۆستا معلومە کە ئیسلام بەتایبەت قورئان بە بەش دابەزیوە وانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن إنا أنزلناه في ليلة مباركة إنا أنزلناه في ليلة القدر بيك بارشي للوح المحفوظ لخدمة خواه تبارك وتعالى بو بيت العز أسماء الدنيا بيك بارشيات وبلام لمدة 23 سال دابزي وتسادلي بيغمبر بجوري رداوة كان. وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. رخني ببارا أبو دان بو قرآن بيك بارشي دانا بزم وەکە دڵی پێغەمبەری پێجێگیر بکرێت صلی الله عليه وسلم و لەگەڵ ڕووداوەکانی بێتەوە. کەواتە وردە ئەم ئیسلامە وردە خوای گەورە نیعمەتەکانی سوورەتەکانی ئاەتەکانی حەیزەکانی بەخشین بە پێغەمبەر صلی الله عليه وسلم تا لە ئاخیریدا لە کۆتایی تەمەنیدا فەرمی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم. واتە هەم دینەکانی پێشتر بۆ کات و ساتێکی دیاریکرا بوون کامڵ نەبوون بۆیە ئەمە بەنسبەت ئیسلام بەنسبەت دینەکانی ترە و کامڵە و هەمیش ئیسلام لە ناوخۆیدا سەرەتا بە بەش هاتووە لە ئاخریدا کامڵ بووە. ماوەستا شتێکی تر لە باسی ڕۆژوودا دەفەرمێ ثم ئەتیموا الصیام إلا الليل. ئەمە باس لەوێ هەر شتێک بەشی تێدا هەبێت دەبێت ئیتمام بکرێت، واتە بەشێک بەبێ بەشێک نەبێت دەبێت ئیتمام بکرێت. بۆ نمێسا ڕۆژوو ناکرێت لە بەیانیدا بە ڕۆژوو بین بەڵام لە پاشنێوڕۆکەیدا بە ڕۆژوو نەبین. بۆیە دەفەرمێ ثم ئەتیموا الصیام إلا الليل هەتا شەو دێت ڕۆژەکەتان تەواوکەن. بەڵام لە باسی کەفارەتی حەزدا دەفەرمێ فصيام 3 أيام في الحج و7 إذا رجعتم تلك 10 كاملة. سێ دەگری حوتیش لە ماڵە ئەمە دە ڕۆژی تەواوە بۆ نافەرمێت تلك 10 تامە چونکە لەوێ ئەم جوزئی ئەوێ کەفارەتە و لە جێت هەموو شتەکانی تر. لە باسی ڕۆژۆکەیە کە باست کرد ئەتیموا الصیام إلى الليل ئەوە لە ڕۆژێکە و تۆ ناکرێت تۆ بەشێکی بە ڕۆژوبی بەشەکەی ترواتە بە بەیەکتە تاوە نابێ. بەڵام مانگەکە لیتوکمیلوا العیدەتە ینی ئێمە کەمالی عیدەکە نەگۆڕانی بەسەردانایە بۆیە مانگێکی کاملە. خۆ پاداشداتەوە مۆسە بەڕێز کات و ساتمان بە کۆتا خوای گەورە پاداشداتەوە انشاءالله تعالى لا أركان داتو خوای گەورە تەوفیقمان لە خزمەت باس خواست تردا دەبین خوا پاداشداتەوە جەناب مامۆستا تا لاڵقەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە خۆشەویستانم لە ئامانەتی خوا دەبەجێتان دێڵین والسلام عليكم ورحمة الله وبركاته.